مەزانی ژیان بێت تۆ چەنگرانە دانە ڕۆژینە مەزانی ژیان بێت تۆ چەنگرانە بەهاری عمرم بەبێت تۆ خەزانە و تینووی بەرانە بەهاری عمرم بەبێت تۆ خەزانە و تینووی بەرانە دانە ڕۆژینە مەزانی خەم دەبێتە هەوڕێدەوە شارە بێتە پشتەخانە بە کۆچی تۆی تاقەبووە شارە بێتە پشتەخانە بە کۆچی تۆی تاقەبووە شارە بێتە پرسەخانە بۆ کۆچی تۆی تاقەبووە دانە ڕۆژینە مەزانی ژیان بێت تۆ چەنگرانە دانە ڕۆژینە مەزانی